لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە سڵاوتان لەبێت من ئەوین هیوان پسپۆری خۆراکی لە ئاپۆتێک هاتوین ئەمڕۆ کە لێرە ئاپەکەمان نیشان دەدەین کە گەیاندنمان خۆڕاییە بۆ نێو شاری هەولێر هەموو جۆرە دەرمانێک و بابەتەکانی تێست و بابەتەکانی تەندروستی گشتی لای ئێمە بەردەستە و دەگەێنرێتە چارەخوازانمان بە نزیکترین کات. ئەمڕۆژ لە سەکۆی گەنجان هاتوین لەگەڵ چەندین داهێنەر کە لەم کۆنفرانسەدا بەشداریان کردووە لەگەڵیان دەدوێن و باس لە داهێنانەکانیان دەکەین و دەزانین کەوا ڕەوشی کوردستان لە ڕووی داهێنانەوە لە چ ئاستێکدایە. سڵاوتان لەبێ من ناوم شەریف ئەحمەد بەرپرسی پەیوەندی گشتەکانی ئەنستوی داهێنان و نوێگەری کوردستان زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم ئەوڕۆ لەو بەرنامەیەدا لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ باسی داهێنان دەکەین. طبعا وەکو ئەنستیتوتی داهێنان و نوێگەری کوردستان ئێمە ئەو ساڵ بەرهەمی زۆر باشمان ئامادە کردووە وەکو لە کەرتەکانی جیاواز، ئەنەرژی، کشتتوکاڵ، با بڵێن تەندروستی و بوارەکانی تر. ئێمە هەر هەمووی ئەو جیهازانەی کە لێرە ئامادەمان کردووە بە دەستی داهێنەران و پسپۆران و مهندسانی کورد دروستکران. جیاوازی ئەو بوسە لەگەڵ بوسەکانی تر لەوەیدا کە بەرهەمەکە هەمووی بەدەستی کورد دروستکرایە. سڵاو لە سەکۆی گەنجانەوە لەگەڵتانم. ناوم ساناز ئەکرەمە و قوتابیم لە نەوەی میبنەڕاتی و لە کۆدلابیش قوتابیم کە یارمەتی دەربم بۆ ئامادەکردنی پرۆژەیەک بە ناوی سمارت هۆم. سڵاوتان لێبێ لە سەکۆی گەنجانەوە من ڕێبین محەممەد مامۆستای زانکۆ و هاودامەزرێنەری کۆدلاب بە دروشمی پێگەیاندنی داهێنەرانی داهاتوو تا ئێستا لە کۆدلاب زیاد لە 1000 قوتابیمان پێگەیاندەوە و فێری تەکنۆلۆژیامان کردم. بەخێر بێنەوە. زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوەش کاک شەریف بەبوونەی ئەوەی کە زۆرینەی داتای داهێنەرانی کورد لای ئێوە ئێستا چۆن ڕەوشی هەرێمی کوردستان دەبینی لە بواری تەکنەلۆجیا و زانیاری و جۆش و خۆشی گەنجان چۆن دەبینی لەو بوارە؟ بە خۆشحاڵیەوە ئێستا لە ئاسێکی زۆر باشتین، یعنی بە پێ و دیتایی کە هەمانە کۆتایی 2020 کە کەای دامەزراوە هەتا ئێستا نێزیک 500 بیرۆکە لە لای گەنجانی داهێنەر پێشکەش کرایە کە دیتاکی زۆر باشە. طبعاً کەای لەسەر دەست پێشخەری بە ڕێزیان جەنابی سەرۆکە حکوومەت کاک مەسعود بارزانی دامەزراوە و ئەمە ناوی لێنین ماڵی داهێنەران، ئەنی کەسە کە داهێنانێکی هەبیتن بیرۆکێ هەبیتن یان لە شوێنێک فکرەکەی خۆی تا قۆناغێک گەشەی پێکردووە دەتوانیتن بێتن پەیوەندیمان پێ بکاتن. ئەو 500 ئایدیا زۆربیان ئیشمان لەسەر کردووە تقریباً نێزیک 15-20 ئایدیاکی زۆر باشمانەیە کە دەستمان پێ کردووە لە قۆناغە ئایدیا ئێستا خەریکە دەگاتە پرۆتۆتایپ یان نمونەی یەکەم تێستەکرێتن و ئێستاش مەجموعەکی باشیان لە بوسی کێئای دانرا وەکو سەری ڕۆباتیکە قسە لەگەڵ دەکا هەستوسۆ زەرە بڕیتن. طبعاً ئەو پرۆژیان بە هاوکاری لەگەڵ پەیمانگای مات کردومانە. ئەمە باوەڕمان بەوەیە کە داهێنان بەتەنیا ناکرێتن، بێگومان هەر کەسە و دەبێت لە شوێنی خۆی ئیشەکەی بکات. داهێنەرەکە کێئای لە شوێنی خۆی بەرهێنەرە، اینجا موسسەکانن وەکو کاغڕێبین کە لە شوێنی خوانەکو کۆدلاب ئیشەکان کاتێک دەبینین نەخسەکێ لە کنەمە پەیوەندیان پێ دەکەین. اینجا شتەکە هەمووی سیستمەکە تەواوکار یەکترن. جا بە خۆشحاڵیەوە ینی دەبینین بیرۆکەی زۆر جوانمان بۆ دێتن لە بواری جیاوازە تەندروستی و ئایتی و کشتتوکاڵی زیرەکە ئیتر بوارەکانی جیاواز. بەڵێ کاک ڕێبین ئێوە ئێستا کارەکانتان لە چ ئاستێکدایە؟ چۆن منداڵان لای ئێوە سەرەتا دەست پێ دەکەن بۆ ئەوی کە بیرۆکە داهێنەرەکانیان بەرەو پێش ببەن یاخود ئەگەر بیرۆکەیەکیان هەیە چۆن دەتوانن پەیوەندیتان پێوە بکەن؟ ئەمە لە کۆدلاب تا ئێستا نزیک 2 ساڵە دامەزراوین زیاد لە 1000 قوتابیمان هەبووە لە تەمەنی 5 ساڵیەوە تاوەکو 18 تاوەکو 2022 مە لە کۆدلاب زیاتر کۆرسی پەروەردەییمان هەیە بوانەیان پێ دەڵێنەوە ئەو کەسانەی حەزیان لە بواری تەکنەلۆژیە لە تەمەنەشی زووە لە 5 ساڵیەوە وەریان دەگرین کۆرسی جیاوازیان دەدەینێ فێری پرۆگرام سازیان دەکەین فێری ژیری دەستکردیان دەکەین فێریان دەکەین کو ڕۆبۆتێک کۆنتترۆل بکەن پرۆگرام بکەن دواتر لە ئاستەکانی داهاتوو کو ڕۆبۆتێک دروستکەن بەخۆیان پارچەکانی سپارچەکە هەڵبژێرن چ لەگەڵ چ دەگونجێ لە تەمەنەکی زۆر زووە زۆر بڕوامان بەوەیە کە لە تەمەنی مەسەڵەن
5 ساڵی 6 ساڵی 7 ساڵیەوە ئەگەر بێنە ناوە بوارە شارەزا بن کە دەگەنە تەمەنی سەروتر کە دەگەنە گەنجی دەگەنە زانکۆ دەتوانن داهێنانی باشتر بکەن بیرۆکەی باشتریان هەبێ و ئامادە بن بچن لای KIA یا لە شوێنی کە ئیش بکەن مناڵ ترسی نییە سترێسی نییە بەڵێ کە بیرۆکەی بۆی دێتن بەس دەبێ ژنگەکەی بۆی بڕەخسێنیتن مەجای بدەیتێ شتێکی پێویستە فراهامی بۆ بکەیت اینجا دەبینین کە لە خلالی یەک هەفتە یەک مانگ شارێکی زیرەکت بۆ دروست کردو نەکو بەس پرۆژەیەکی زیرەک هەر وەکو ساناسقال هێشتا پرۆژەکەی دەبینم پرۆژەکی زۆر جوانەوە نییە زۆر سوپاس پرۆژەکەشت وڵی پێویستم بەوەی لە ماڵی خۆمانەوە شتەمان هەبیتن انشاءالله پرۆژەکەت چییە ئێستا دەبینم بە دیزانێکی زۆر جوانش دروستکە هەر لە کۆتلابیش لە کۆدلاب دروستکرێک لە قوتابیەکانمانەکەەوە هاوینە لە کۆرسی هاوینە بەشدار بووە تەنها بە 3 مانگ لەوەی کە هیچ زانیاری تەکنەلۆژیا و پرۆگرام سازی نەبێ ئێستا با بڵێن شارەکی بچوو یا ماڵەکی بچوکی زیرەکی دروست کردو ساناسخان بەخۆ دەتوانێت باشتر باسی بکە کە چی تێدا سوودەکانی پرۆژەکەی چییە لە چ پێک هاتووە مثلەن ئەو دوای ئەوەی کە ئەو زانیارە تەکنیکیانە فێر بووە هەوڵی داوە کە سەلەوا بکە خانووەکەی زیرەکتر بێ ماڵەکەی زیرەکتر بێ کارەبای کەمتر سەرفکە ئاو بە فیڕۆنەدا هەمەڵترمانەکانی بەتایبەت لەگەڵ پرۆژێکی بڵێ ساناسخان دەتوانێت بە خۆی باسی بکەم بڵێ پرۆژەکە ناوی سمارت هۆمێکە کە وەکو تیمۆرکێک بەڵێ ئێستا بە شارە زیرەکەکەمان بۆ بێنن بۆ ئەوەی لە نزیکەوە جوانتر داهێنانەکە ببینین کە بێگومان جێگای شانازی و خۆشحاڵی ئێمەیە کە دەبینین منداڵان لەو تەمەنە زووە ئەو هەموو پاڵپشتیان هەیە لەلایەن KIA و لەلایەن کۆدلابەوە کە بتوانن کە گەنجەکانمان بەرەو پێش ببن و ئایدیاکانیان ڕێک بخەن. ساناز جان ئەگەر ئێستا بتانی باسی پرۆژەکەتمان لۆ بکەی و چ کێشەیەک لە ماڵەکەتدا چارەسەر دەکات. بەڵێ پێگومان ئەم پرۆژەی ناوی با بڵێن سمارت هۆمێکە کە هەم یارمەتی مرۆڤەکانەدا کە ئاسانیان ژیانیان ئاسانتر بێ و هەمیش یارمەتی پرۆژەی ڕووناکی ئەدا لە کەمتر بە فیڕۆدانی کارەبا بۆ نمونە لەوێ لەناو هۆڵەکەیە دوو سێنسەربان هەیە مۆشن سێنسەری و لایتێک لە کاتی بوونی کە مۆشن سێنسەرەکە لە کاتی بوونی جوڵە لەناو ژوورەکە ڕاستەخۆ لایتەکە پێەکە خۆی بڵۆپەکە پێەکە و کە با بڵێن هاتیتە دەرەوە ڕاستەخۆ ئیکوژێنێتەوە کە ئەمە شواکە کارەبا بە فیڕۆ نەچێت زۆرجار لە بیرەکەی کە بیکوژێنیتەوە ئەمە خۆی ئەو کارت بۆ ئەکات و یعنی کارەباکە بە فیڕۆ ناچێت و لەم لاوە ئۆتۆ سۆلەر پانەڵێکمان هەیە جیاواز لە سۆلەر پانەڵەکانی تر کە لە سەر ڕووی ماڵەکان دانن ئەگەر ئەوان بۆ نمە ڕۆژانە 15 گیگاوات بۆ تەرخان بکەن ئەمە 2 ئەوەت بۆ تەرخانەکە چونکە لەگەڵ خۆرە ئەسوڕێتەوە تا ڕۆژ ڕووی لە هەر لایەک بێت ئەمەش ڕوو لەوێ ئەکا کە ئەمەش ئەکا 2 هێندە کارەبات بۆ دابین بکات لە ڕۆژهڵات و تاکو ڕۆژ ئاوا یعنی ئەسوڕێ لەگەڵ خۆر و لە پێشەوەش پرۆژەی ئۆتۆوارە پلانتە ئەم ئۆتۆوارە پلانتە لە کاتی کە لە سەفەری داخۆت لە بیرێکی ئایڕۆکەکەت دەی پێستاکە خۆت بکەی خۆت خۆی ئەم کارت بۆ ئەکالەکە سنسەرێکی تایە هەمیتی سنسەرێک کە لە ناو خۆڵەکەیە کاتێک کاوشک بوو یاخود ڕادێشی کەم بوو لە ڕێگەی ئەم چی بۆ ئۆتۆماتیکیان ئای بۆ ئەگوازێتەوە تاوەکو تێر ئاوە بێ کە تێر ئاو بوواتە ئای پێویستی وەرگرت بە پێی پێویست شێدار بوو ڕاستەخۆ پرۆژەی ئاودانەکەی ڕائەگرت بۆ ئەوی با بڵێن گوڵەکە نەخینکێت یاخود ئەو ناو پیس نەبێت و لەو بەریشەوە پرۆژەیەکی تر کە سمارت کچنێکە سێ سنسەری لە ناوە فلیم سنسەر گاز دیتێکتەر و بەزەرێک فلیم سنسەرەکە لە کاتی بوونی فلیم یاخود ئاگرێک لە ناو ماڵەکەیە بەزەرەکەت بۆ پێکا کە وەکو ساوندێکی بیبێک ئەنێتەوە و ئاگدار دەکاتەوە لەوەی کە با بڵین ئاگرێک هەیە و غازەکەش بە هەمان شێوە کاتێک کە با بڵین کەپسولەکەت غاز دەرەیە یاخود با بڵین غاز کێشێکت سیستەمێکی غاز دەرەیە دیسانە ئەو هەستی پێکاتەوە بەزەرەکە پێکات کە ئاگدار دەکاتەوە لەوەی کە غاز هەیە کە ئەمەش با بڵین بۆ لایەنی سەیفەتی و پارێزگاری زۆر گرنگە و لە پێشەوەش هەنگەرێکمان هەیە یاخود جلێک بۆ جل هەڵخستن بەڵێ کاتێک کە با بڵین باران یاخود بەفرە بارێ ئەو سنسەرەکە لەسەر ڕووی خانووەکە دانراوە هەست بە با بڵێن بارانەکە یاخود بەفرەکە ئەکات و ڕاستەخۆ جلەکان ئەباتە ژوورەوە کە ئەمەشوە ئەکا پیس نەبێت کە با بڵین وشک بوویەوە جەوەکە چیتر باران نەما ئەهێنێتەوە دەرەوە بۆی پرۆسی وشک بوونەوەکەی بەردەوام باشە سانەسخان ئەگەر پێمان برێت چۆن ئەو بیرۆکێت بۆ هات چۆن حەزی ئەوەتە بوو کە داهێنان بکەیت بڵێ ئەمە پرۆژەیەکی تیمۆرکە لەگەڵ با بڵین هاوپۆلەکانمادان
دانیش بووین بێکەوە ئیتر یعنی بیرۆکەکانمان ئاڵوگۆڕە کرد و بیرمان لا شتی نوێ ئەکردەوە کە با بڵێن هەر یەکە و هەر کام لەم با بڵێن پرۆژانێک بە مێشکە هات و هەموویمان پێکەوە لێکدا و ئەم با بڵێن پرۆژەی لێ بۆ دەستەکانت خۆش بێت زۆر سپاس. ئیشاڵڵا کاک شەریف ئێوە وەکو KII چۆن وەڵامدانەوەتان دەبێت لەگەڵ ئەم جۆرە گەنجە تازە فێگەیشتوانە و منداڵانێکەوە داهێنانێکیان هەیە پاڵپشتەکانتان چۆنە؟ دەست خۆش پرسیارەکە زۆر جوان بوو پاڵپشتەکان بە شوێک دەبیتن تەبان خۆیان کە لە قۆناغی یەکەم لە ڕێگای ماڵپەڕی KII دادکێواردی بیرۆکیان پێشکەش دەکەن ئاپلیکیشنێکی دوور درێژە زۆر پرسیار هەیە زۆر داکیمنت هەیە دەبێ ئەپلۆدکەن اینجا ئەمە 3 تا 4 هەفتە مەجال دەدەین بە تیمەکانی KII شارەزایان کە ریڤیو بکەنەوە اینجا خودی داهێنەرەکە ئەو مافەیە کە دەستیشان بکاتن چنەوە یارمەتیەکی پێویستە یارمەتی داراییە یارمەتی پەرەپێدانی بیرۆکەکە یارمەتی ئەوەیە کە پرۆتایپەکە ئەسڵەن لەوانەیە حاضر بیتن پێویستی بەوەیە کە ئەمە ئەو پەیوەندیای دروست بکەن لە بینی داهێنەر و بەبەرهێنەر یان ئەگەر کۆرسێکی پێویست بیتن بە خۆشحاڵیەوە داهێنەرێکی بچووکمان لایە ئێستا بابێتە لامان ئەلین خانەوەیە ناوی بەڵێ لە زاخۆ لەگەڵمان لە زاخۆ لەگەڵ دەلۆل خێرەتە ئەلین هەلو باشی حاڵێتە بەخێر بێ ئەلین ئەبە میوانێت منە و توش میوانێک عزیزت زاخۆی هاتی تەمام ئەلین جان باسی پرۆژەکەی خۆتمان لە بۆ بکە داهێنانەکەی تو چییە؟ چی کردە؟ ئەڤە دەستگورکە بۆ ئەوێت نبینن من هەندێک مرۆڤ دیتن هەندێک جارە چۆڤەتوان و نەشن ببینن فجا من دلێمە پێوەمە مژی ئەڤە بۆن چێ کرد فجا گەلە جۆرە هەندێک مرۆڤ مانزارۆ چێتکەن بەس مدڤە تشتێک سەهلتر بتن و دە مرۆڤ بزانن کۆمە چ استعمال کردنە بەڵێ دەتوانین پێمان بڵێ چۆن کار دەکاتن ئەو ئامێرەی تۆ؟ چەوا شۆت کرد؟ ئاها ئەو مرۆڤت نبینن هەکو نێزیکی تشتێکی بت دەنگی دکت ئاگادار کەتەوە دەستەکانت خۆش بێت تاان پرۆژەی زۆر زیاتریشیانەیە هەر لەوێ شارێکی زیرەکیان دروست کردو دوایی دەتوانین بچین ببینین لەوێ پێکەوە پیاسەی بکەم بۆ ناتوانە پرۆژە دیتە چێ ناگە خوب ما تجيت هاي ما سمارت سيتي تشيكر بي ام لقطة بخنا آرام ما دانستاندن دانوانا وما سرور مورزاني جالا حشو سمارت سيتي كر وما جالا بروجي دي تشيكريد اوتوماتيك دازبن hydraulic lift arm hydraulic lift module we have many more هيدروليك شو استفادة كرن بتظني yes when they are doing some construction building هاكو استعمالت كن بو بلوجن مازن وجران استعمالت كنت بلينكن وبدانا درايك دي زور جانا طبعا ألين خان لمكتبي لايت لزاخو لقل معنا أما KII بيري لوي كده وك داهنراني جنش دبل ثمانك يزور منالي وكو كاغربيني عزيز باسي كرت لو ثمانه زور آسانتره كتو او بیرۆکانەی کە هانە پەران پێ بدەیت وان لێ بکەین بتۆفێرەوەی بن کە بە تیمۆرک بە تیم لەگەڵێک ئیش بکەین چۆن بتوانن بیرۆکەی خۆیان پلانی بۆی دابنێن تقریبا چەند مانگەکە لەگەڵ ئەو مەکتەبە تاقیمان کردووە پایلۆت پرۆجێکتە لەگەڵ وەزارەتی پەروەردە ئەوەی ئینشاڵڵا دەست پێ دەکەین پایلۆتەکە کە تەواو بوو دەبێتە مەنهەجێکی داهێنان لە بۆ هەموو مەکتەبەکان لە کوردستاندا بە خۆشحاڵیەوە دەستەکانت خۆش بێ ئەلین جیان بیت ئیشاڵڵا بە هیوای گالێک سپاس شانازی دەکەین بێگومان ئێمە چەند پرۆژەیەکی تریشمان هەبوو لەسەر AI بۆ نمونە برست کانسەرمان هەبوو یاخود برین تومەر و هەروەها گۆچانێکیش کە بۆ خاڵپێداویستی تایبەت یاخود نابینایان بە تایبەت ئامادەمان کرد و هەر لە ڕێگەی بەکارهێنانی AIەوە کە بۆ نمونە شتێک لێ نێزیک دەبێتەوە ڕاستەخۆ هەم لە ڕێگەی سێنسەرەوە هەمیشە ڕێگەی دەنگێکەوە یعنی با بڵین نەفەرەکە ئاگادار ئەکاتەوە لەوەی کە با بڵین شتێکی لێ نێزدیکە و برست کانسەرەکەش یاخود برین تومەرەکەش گرەی مێشکەکەمان بۆ دابین یعنی دیاری ئەکا لە ڕێگەی AIەوە کە خۆمان بە تیمۆرک دیسانەوە دروستمان کردووە قوتابیەکان
بەڕاستی بیرۆکەیەکی زۆر نایابە. ینی هەمووی ئەو داهێنانە کە کردانە هەمووی خزمەتی مرۆڤاتی دەکاتن یعنی ئەو بۆشایە زۆر بە جوانی پڕتان کردو دەستان خۆش خۆشەوە باسکەم کامە ئیشەکەمان پێگەاندنی داهێنەرانی داهات و کەەوە شیعرەکەمانە ساناسخانێک لە نمونەی ئەو 1000 قوتابیەیە کە لەلای ئێمە بووە بە 3 مانگ بە 4 مانگ فێریەوە بوونە ینی بێلەوەی فێری تەکنەلۆژیا بوونە فێریەوە بوونە کە کێشە چارەسەر بکەن ببینە کێشەکەی لە کارەبا کێشەکەی لە ژیانی ڕۆژانیان ئەوان لە ڕێی تەکنەلۆژیا و هەوڵ دەدەن داهێنانەشی هەر بچووکیش بێ بیکەن ژیانی خۆیان ئاسانکەن ژیانی دەوروبەریان ئاسانکەن ڕاستن بێلەوەی کە شتەکان زیاتر پەیوەندی بە کۆمەلگاوە هەیە لە چەندی پرۆژەمانەیە لەسەر زمانی کوردی لەسەر نەخۆشی لەسەر کەسانی خاوەن پێداویستی تایبەت هێدی هەمووی بیرۆکەی منداڵەکان خۆیانە دوای ئەوەی کە بە توانای تەکنەلۆژیا مەسەلەن توانای تەکنەلۆژیان دەبێت فێر دەبن داهێنان بکەن فێر دەبن کە بگەڕێن لە دەوروبەری خۆیان بزانن چ کێشەک هەیە چ شتێک دەتوانن ئەوان لە ڕێی تەکنەلۆژیاوە باشتری بکەونیە تەکنەلۆژیا بەس تیکتۆک نییە تەکنەلۆژیا بەس فەیسبوک نییە تەکنەلۆژیا دەکرێت شتێکی عملی بێ ژیانی خۆمان ئاسانکە ژیانی ڕۆژانەمان ئاسانکە ئەوان زۆر بەباشی بەرجەستەی ئەو بیرۆکانەیەمان کردو کە دەکرێت منداڵان ئەگەر پەروەردە بکرێن هەمویان داهێنەر بن ئەگەر پەروەردەی دروستە بێ ئەگەر کەسان هەبن هاوکاریان بن مامۆستای باش هەبێ منهەجی باش هەبێ ینی بەس هاوکار بن تاکید منداڵانی کوردستانی تیان ئێوە تەنها لەوێ لە کۆلاب دەتوانن کۆرسات بکەنەوە منداڵان پێ بگەینن یاخود وەکو کۆنسڵتینگ واکتە ڕاوێژیش دەکەن بۆ هەر گەنجێکە بێوە داهێنانێک بکات ئەمە زیاتر دەوراتمان هەیە و هەوڵیش دەدەین کە هەڵی وایان بۆ بڕخسێنین کە پرۆژەکانیان پێشاندن نمایشیکەن فەرمونە لە های تێکس لە پێشانگا پەروەردەیەکان لە پێشانگانە دەوڵەتیەکان بەشدارین کە توانای خۆیان بەدەرخن بەبێ ئەوەی کە ئێستاگەر کە هەرکە سەردانی مە بکە ئەمە کەمترین قسە دەکەین لەوانەیە سانا زۆر زیاتر لەوێ قسە بکە لە بەرەوەی پێمان خۆشە پرۆژەکانی خۆیان بەدیارکەوێت بەڵام ئەوکیان زیاتر دەبتە ئیشی کەیای کە کۆنسڵتینگ و ئەوەی داهێنانەکان بکە ئەمە هەوڵ دەدەین کە کۆرسەکانیان پێ بدەین هەم توانای تەکنەلۆژیان پێ بدەین هەم توانای ئەوەی کە فێر بن کە داهێنانەکانیان باس بکەن بە جوانی نمایشی بکەن ڕێکشی بخەن بیرۆکەکانیان ینی تاوەکو مەسەلەن لەوەی کە دێن کە هیچ بیرۆکیان نیە نازان بە تەکنەلۆژیات دەکرێت فێر بن بە تەکنەلۆژیات دەکرێت توانای ئەویان هەبێ بیکەن دوایی کە پرۆتۆتایپەشیش دروستکەن و بیرۆکەکان بەرجەستە بکەن و هەموو خەڵک تێی بگا خەڵکی ئاسایش بزانێت کە ئەو بیرۆکەیەوان هەیەە ئیسفادەی چیە لە کوێ بەکاردێ لە شێوەک بەکاردێن بگومان ینی شتێکی زۆر جوانە کە دەبینی ئاستی منداڵی کورد لەو ئاستەیە کە بتوانێت لەو تەمەنە حەزەکانی خۆی بدۆزێتەوە داهێنانی تێدا بکە گەنجانمان و منداڵان لەو تەمەنانەوە دێن هۆشداری دەدەن و داهێنان دەکەن لەو بوارە دەزانن کەوا هەنگاوی داهاتویان چۆن دەبێت زۆر خۆشحاڵم بەڕاستی پێی مەیەک لە قوتابیەکانمان ڕەناخان کە لەوێ لە بوسەکەمانە بەپێی دوای ئەوەی کۆرسی ئای وەرگرتو یەک لەو شتانە بیری لێ کردوتەوە شیکارکردنی با بڵێن مامۆگرافیە لەوەی دیاری بکە ئەو کەسە برست کانسەر شەرپەنجەی مەمکی هەیە یان نییە یعنی ئامێرەشی دروست کردو بە ئای داهێنانەکەی ئەوەیە کە ئاسانتر و خێراتر دیاری دەکات لەوەی کە بێگومان دەزانین مەسەلەن دکتۆری تایبەتمەند هەیە بەڵام زۆر شوێنی شوێنە کە دوورە دەستن کە دکتۆری لێ نییە زۆر خەستەخانە هەیە کەسی پسپۆری لێ نییە لە ڕێو ئامێرەوە دەکرێت زۆر زووتر دیاری بکرێت کە ئەو کەسە شەرپەنجەی هەیە یانیتی ڕەناخان دوابزانم 14 ساڵە 14 یا 15 ساڵە ئەوە لە داهێنانەکەیتی و یەک لەوانەیە دەتوان سەردانمان بکەن داهێنانەکەی ببینن منداڵی 15 ساڵ داهێنانێک دەکا کە لە ڕووی پزیشکیەوە دەکرێت ینی سەدان کەس لە مردن قوتارکە لە شەرپەنجە قوتارکاگە لە با بڵێن لە حاڵەتە سەرەتاییەکان بتوانن دەستنیشانکردنی و جۆرە نەخۆشیانە لە سەرەتاوە لە ڕێگای چەندین تەکنەلۆجیاوە دەکرێتن و لێرەش کە ئەگەر ئامێرێکە بێتن ئافرەتەکان بتوانن هەر لە ماڵەوە خۆیان پشکینی خۆیان بکەن ئەوە داهێنانێکە بەڕاستی جێگەی ئەوەیە کە لە هەڵزیهان باسی لەوە بکرێت ڕاستیەک ئەوەیە کە کەس نییە لەو دنیای داهێنەر نەبیتن بەڵام دەبێ لە تەمەنێکەوە خۆی ینی بیر بکاتەوە کە لە چ شتێکدا باشە اینجا دەوروپشتی و ژینگەش ینی دەبێ ئەو هەلەی بۆی بڕەخسن مناڵە گەر سەرەتا بزانیتن ئەو داهێنانە ئەکرێتن ببیتە بزنسێک لە داهاتوویدا ینی داهاتوەکەی بینە پێشاوی بڵێ ئەگەر تو بیر لەسەر ئەو بیرۆکەی بکەی نێڵی بفەوتێتن بمریتن و ئێمەش یارمەتیان بدەین لە داهاتوودا ئەتوو دەبێ خاوەن بیزنسی خۆت داهاتی خۆت دەبیتن لەسەر ئەو فکرێ هەتا نمونەی مەسەلەن باشترین منە لەوانەیە هەر لە کنەما کاک دکتۆر ئازاد نەجار وەکو سکۆسیەوەی KI 22 ساڵە لەسەر دڵی دەستکرد ئیشەکاتن 12 یا 11 نمونەی دایتە دەرێ کۆڵی نەداوە
جا کە وێنەکان دەبینم ئەڵێم لە ماڵەوە ئەوە دەستی پێکردووە لە شتێکی زەخمەوە بەڵام فۆنەکشنەکەی وەکو دڵ ئیشی کردووە ئێستا بۆتە دڵێکی زۆر جوان ئەو ساڵە لە کۆتای ساڵ لەوانەیە لە ئەمریکا لەسەر بۆ یەکەم جار لەسەر مرۆڤ تاقی بکرێتەوە بێگومان بەهرەکان لە سەرەتای تەمەنێکی زۆر لە منداڵدا بەدەردەکەوێت تۆ ڕێنمایی چییە بۆ دایکان و باوکان بۆ ئەوی پێشوەختە بتوانن ئەوە دەستنیشان بکە کە منداڵەکەیان جیاوازە منداڵەکەیان بەهرەیەکی تێدا ئەو زمینەی بۆ تەرخان بکەن یەکەم شتەوەیە کە بە مناڵ بڵێتن ینی لە هەڵەکردن لە شکست مەترسە ئەمە لێرەینە بۆ یارمەتیت بدەین ئەوە یەکەم شتە شتێک بە ناوی دەرەجە و نازام هەڵە و ئەو شتانە نییە ئەویدی لە تۆ باشترە ئەو شتە دەبێ لە ئەدەبیات و قسەکردنی خۆمان بسڕینەوە بێگومان ڕاستێکی هەر لەسەر ئەو پۆینتی مامۆستا کە یعنی دەبی لە ئەو شتانە لە مەکتەبەکانیش هەبێت زۆر باش یعنی ئێمە پێمان خۆش بێکە وەک چۆن ئێمە ئەتوانین ئەم با بڵین هەلانەمان هەبێ منداڵانی تریش لە ناو قوتابخانەکان بتوان ئەو هەلەیان بەردەست بێت و ئەمەش واکە کە هەم کوردستان بەرەو پێشتر بێت و هەمیش بواری با بڵین زانستی بەرەو پێشتر بچێت ئەگەر سەپۆرت هەبێ خۆشە ئەگەر های تەکسی ئەو براندانە دەبینی براندی بیانینە کە دەی لە شوێنێک پیاسە دەکرێت دەبینی مەدین کوردستانی لێ نووسراوە زیاد کەم ئەمە ئامانجی سەرچیمان 2 ساڵ پێشستا ئەوە بوو کە لە هەموو قوتابخانە کۆدلا بەکەوێ ینی ژوورەکە بێ شوێنەکە بێ چکە منداڵی داهێنەر لە هەموو لایەکەیە کەسی پێگەیشت و لە هەموو لایەکە کە شوێنێک هەبێ کە بتوانن چەند داهێنانەکانیان تێدا بکەن فێرم زۆر خۆشحاڵن کە ئەو خەونەیمە بەرجەستە دەکە لە قوتابخانەکانە و ژوورەدا دەنێ زۆر شانازی پێوە دەکەن ئەمە دەتوانین خەونەکەمان هاتە دی ئێستا کە لە هەموو شوێنێک لە هەموو مەکتەبێک لە هەموو شوێنێکی کوردستان منداڵان دەتوانن بەشدار بن داهێنان بکەن بەرەو پێش بچن زۆر جێ خۆشحاڵێ زۆر جارگەنجان لەوە کێشیان بۆ دروست دەبوو کاتێک بیرۆکێکی داهێنانیان هەبوو کەرستە خاوەکان یان خودت کەرستە سەرەتاییەکانی ئەو داهێنانیان بەدەست نەدەکەوت ئێوە وەکو KII دەتوانن ئەو شتانەشیان لە بۆ ئەو کەرستە و شتانیان لە بۆ دابین بکەن ڕاست دەکەیوانە پێشتر هەر لە تەمەنی منداڵیەوە وامان دەزانی ئەوەی داهێنەر بێ دەبێت بە تەمەنێکی گەورە بێتن و چەندین خیبرەی چەندین ساڵی هەبێتن بەڵام ئێستا خۆشحاڵانە لە ڕێگەی تەکنەلۆجیا و زیرەکی دەستکردەوە ئەم کاتە و شتەی پێویست نییە بەڕاستی لە سەردەمی منداڵیەوە دەتوانین دیاری بکرێت کە منداڵەکە داهێنانی چییە شتێک بە ناوی هەڵە نییە لە ناو داهێنان دەستەکانتان خۆش بێ دەستان خۆش بێ زۆر سپاس بێگومان گفتوگەکەمان زۆر گەرمگوڵە و هێشتا بابەتی زۆرمان هەیە کا لە سەری بڕۆین بەڵام کاتی بەرنامەکە کۆتایی پێدێتن کاکڕێبین لە تۆ دەست پێ دەکەم دوا قسە چییە بۆ منداڵە چاوگەشەکان داهێنەرەکانی داهاتوو ئێستا ئێوە چیتان هەیە بۆیان ئەمە لە بۆ منداڵان کۆرسی زۆر باشمان هەیە لە تەمەنی 5 ساڵیەوە تا 18 ساڵی و یعنی هەر منداڵاننا لە بۆ گەنجانیش پێمان خۆشەوە بڵێن کە کۆڵ نەدەن ئەگەر بیرۆکەکەیە ئەگەر داهێنانەکەیە بیرۆکەکەیمە ئەوە بوو کە منداڵان بکەینە خاوەنی داهێنان منداڵان بەرەو پێش بین کۆڵمان نەدا ڕێگری زۆر هەبوو ناحوت زەحمەتی زۆر هەبوو بەڵام 2 ساڵ بەردەوام بووین ئێستا زیاد لە 1000 قوتابی سوودمەند بوونە لەو شوێنەی کامەدامان ناوە لێرە لە هایتەکس بەرهەمەکانیان هەیە ساڵی پار بە هەمان شێوە لە هایتەکس بوون هێدی هیوادارین کۆڵ نەدەن بە بۆ منداڵانیش بێنە ناو تەکنەلۆژیا ساڵی داهاتوو بە داهێنانی زۆر دایک و باوکان هاوکاری منداڵەکانیان بن ینی بیان هێنە ناو دنیای تەکنەلۆژیا تازە ناتوانین خۆمان لە تەکنەلۆژیا لادەین بیان هێن و بیان کەنە داهێنەری تەکنەلۆژیا کو لە داوە توش بستنە لای KII و داهێنانەکانیان بەرەو پێشتر بن بەڵێ کاک شەریف تۆ دواوتە چییە بۆ گەنجان طبعا کە لەو قۆناغای دەستیان پێکرد ئەمە دەرگای KII کراوەی لەسەر هەموو داهێنەران اینجا بەس نەک لە باشوور لە باکوور لە ڕۆژهەڵات لە ڕۆژاوە بیرۆکەکان بە بۆمان بنێرن ئێمە سەپۆرتیان دەکەین لەگەڵیان دەبین هەتا دەگەینە ئامانج ینی بەستان تێدا نابیتن حەزمان لێە ینی ساڵێکی تر ئەو کاتانە زیاتر بیرۆکەی گەنجانمان کردبیتە نمونەی یەکەم پرۆتۆتایپ کە ئامادە بیتن بڕۆتە ناو بازار ببیتە کۆمپانیا هەلیکار بڕەخسێتن داهاتی ناوخۆیمان هەبیتن لەو ڕێگایەوە حەزم لێ ینی دایک و باوکان بێن سەردانمان بکەن لەگەڵ مناڵەکان بێن لێرە ببینن لە ئۆفیسیمە لە کارگەی داهێنان کە ئێمە دروستمان کردووە شوێنێکی زۆر گەورەیە هەموو شتی لێ دروست دەکەن لە سارەیە کارەبایە بگرەوە هەتا توربینی گەورەی سمارت گرین هاوسە و شتی زۆر جوانە کە مناڵەکان ببینن داهاتویان دێتە پێش چاویان ئێستا ساناسخان تۆ دواوتت چییە؟
والله من زۆر سپاسی کۆدلابەکەم باوەڕکە یعنی قەت باوەڕم ناکرد کە ڕۆژ لە ڕۆژان ئاوا پرۆژەیەکی لەو شێوەیە دروستکەم یاخود لە شوێنێکی ئاوها بم و دوایەکەش زۆر یعنی زۆر سپاسی کاک مەسرور دەکەم ئەگەر یعنی یارمەتیمان با چۆن ئێمە ئەتوانین هەر کامێک لەم پرۆژانەمان بەردەست بێت یاخود فێری کۆدینگ بین و فێری پرۆگرام سازی ببین منداڵانی تریش هەموویان یعنی لە بوارە جیاجیاکان بتوان ئەمە بکەن لە قوتابخانە جیاجیاکان نەک تەنها لە ئینتەرناشناڵەکانەوەدا لە قوتابخانە ئاسایەکانیش بکرێت. دەستان خۆش بێر سەرکەوت زۆر سپاس. سپاس بۆ هەمووتان.